ئاسە من باواشی تۆ خەڵکی بەهاشتی دەوێ ئاخە من باواشی تۆ. باسی دووری ئەم بەرهەمە پێشتر وتراوە لە تێکستی هاوڕێشی خۆشەویستمانە. بەرهەمەکە پێشتر ئەویش وتراوە بڵێ، بەس من بە کواڵەتی بەرهەمەکەم پێشکەش کرد بە شێوازێکی تر. کاک عەلی هاوڕاست هونەرمەندێکی خۆشەویست بە شێوازێکی سادە و توێتی منیش ئیشەکەم نوێ کردەوە و دەستکارێکی تاو بەرهەمەکەم کرد. وەکو لەبارەی و کۆنسرتانی بانجامەگەیانەوە فیدباکی خەڵک چۆن بوو لە شوێ کردێ؟ کۆنسرتەکانی ڕۆژهەڵاتمان لە مانگی دوا کردمان، مانگی دوی ڕابردوو کە تێپەڕی لە شارەکانی سنە و بانە و سەقز و کامیاران و دیاندەرە و مەریوان. لەو شارانە کردمان سپاس بەخوا دەنگانەوەیشی باشی هەبووە کارێکی باشمان کرد. وەڵاهی نازانم بەس ڕەنگە بچێتە تقریباً 15-20 نەفەرێک بەتەنیا لە ڕۆژهەڵات. لە ئێستەیە ئەو بەرهەمە بڵاو کردو نزیکەی 5 بۆ 6 ئیشی ترم ئامادەیە ئاشبەرەوە سەردامەخە لەگەڵ چەند بەرهەمێکی تری شەڵاوە لە ئایندەیە خەریکین و هەندێکیمان تەسویر کردووە کەم کەم توانین بڵاویکەینەوە و پێشکەشی هەوادارەکان بکەم. هەموو بیسەری لە ڕۆژهەڵات هەبوو لە شاری وەکو سلێمانی کە بە شاری ئەدەب و هونەر ناسراوە. ئەم بینەرانە هەیە؟ بەداخەوە ئەو گەرم و گوڕی کە لە ڕۆژهەڵات هەیە لێرە نایبینم، ینی نەک بۆ من بۆ زۆربەی هونەرمەندەکان، بەس ڕۆژهەڵات بەڕاستی گەرم و گورترن لێرە.